سڵتان لێبێت من سامە ئەحمەدم ئەمڕۆ هەندێک هەواڵی نوێتە پێشکەش دەکەم. سەرەتاش لە هەواڵێکی کوردیەوە دەست پێ دەکەن کە هەواڵی زۆر دڵخۆشکەرە. ئەویش ئەوەیە کە فیلمی 1970 بۆ یەکەم جار لە ئەنتەرنێت بڵاو دەبێتەوە و خەڵکان دەتوانن بە کوالیتێکی بەرز سەیری بکەن. تەبان ئەمە بۆ سینەمای کوردی تا ئاستێک شتێکی جیاوازە، چونکە خۆتان دەزانن کە زۆربەی فیلمە کوردیەکان زۆربەی جار پاش ئەوەی کە لە سینەماکان پەخش دەکرێن تەواو دەبن نازان بۆ لە ئەنتەرنێت بڵاو ناکرێنەوە. ڕاستە ئەو کاتێک کە فیلمەکە لە سینەما پەخش دەکرێت حەق خۆیەتی کە لە ئەنتەرنێت بڵاوی نەکاتەوە تاکو داهاتی خۆی بەدەستبێنین. بەڵام کە فیلمەکە تەواو بووە، یعنی بۆ منە فیلم دەبینی کە نزیکەی 10 ساڵێک دەبێت کە بڵاو بۆتەوە لە سینەماکان، ئێستا بەدڵنیایەوە لە هیچ سینەمایەک پەخش ناکرێت. بۆچی فیلمەکە لە ئەنتەرنێت دانانێت تاکو خەڵکەکەلانی کەمێک لە هونەری خۆی بزانێت، کەمێک لە بابەتانی خۆی بزانێت کە بەنەوە تا ئێستا لە سینەمای کوردی بەرهەم هاتوون. فیلم هەیە کە ئێستا هیچ داهاتێک کۆ ناکاتەوە لە بڵێن لە سینەماکان ئەوانە، هیچ هۆکارێک نییە کە وای لێ بکاتی ئەو فیلمە بڵاو نەکرێتەوە، بابەتی کۆپیرایت و ئەوانە نییە. بەڵام نازانم بۆچی بەرهەمێنەرەکان نایخەنە بەردەستی بینەر تاکو بە شێوازی فری ببینێت لە کاتێکدا هەم بۆ خۆیان قازانجە کە فیلمەکە زیاتر بۆ بڵێن دەناسرێ، هەمیش ئەوەی کە دواتر خۆیان دەتوانن کە بڵێن بینەرەکان ڕخنە و شتی لەبارەوە دەڵێن یاخود بۆ چوونی خۆیان لەبارەی فیلمەکە دەڵێن دەتوان سوودی لێ بینن. بەیانیش کە فیلمێکی هەمان دەرهێنێت و هەمان ستاف بڵاو دەکرێتەوە، لەوانەیە بۆ منە بینەرەکان زیاتر بە جۆش خۆشەوە بچن سەیری بکەن کە بەرهەمێکی باشیان بینیوە پێشتر لە ئەنتەرنێت ئەوان بڵاوکراوەتەوە، لەوانەیە پێشتر مەجالیان نەبووبێت لە سینەما بیبینن. جا بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە کە ئەم فیلمە بڵاو دەکرێتەوە. ڕاگەیەندرا کە هەفتەی ئەم مانگە فیلمەکە لە ئەنتەرنێت بڵاو دەبێتەوە، جا لەبەر ئەوەی هیچ بڵێن پێگەیەک و شتێکی دیاریکراو نییە کە بڵێن ڕوونی کردبێتەوە کە ئایا لە کوێ پەخش دەکرێت و لە چێ بڵاو دەکرێتەوە. من وای بۆ دەچم کە لە یوتیوبێک بڵاو دەکرێتەوە، جا چ یوتیوبی خۆیان بێت، چ یوتیوبێکی تایبەت بێ لە یوتیوبێک بڵاو دەکرێتەوە، و لەوانەشە پێشتر لە تەلەڤیزیۆنێک بۆ منە لە ڕوودا یان لە بابەتێکی لەو جۆرانە شەوەکەی پێشتر پەخش بکرێت و دواتر لە پێگەکان بڵاو بکرێتەوە. پێشم وایە هەندێک لە وێبسایتەکان بە تایبەتی ئەوانەی ژێنووش دەکەن بۆ منە کورس سینەما و بینەر و کورسە تەلەڤیزیۆنە، پێم وابێ ئەوانش لای خۆیانەوە لەوانەیە بڵاوی بکەنەوە لە سایتەکانی خۆیان دابنێن. هەواڵی دووەممان هەواڵی فیلمێکی مارڤڵە ڕاگەیەنداوە بڵاو کراوە کە فیلمی دکتۆر سترێنج بەشی سێمی ئێستا لە بەرهەمێناندایە و دەست بە نووسین و شتەکەی کراوە و ئەگەرێکی زۆر کەمیش هەیە. تەمان ئەگەرەکە 100% دڵیان نەکراوەتەوە، بەڵام ئەگەرێکی زۆر کەمیش هەیە کە دکتۆر سترێنج ببێت بە خراپەکار. جا من وەکو ئەوی کە بڵێ بەتەواوی بێت بە خراپەکار وای بۆ ناچم، بەڵام ئەگەری هەیە کە چەندان دکتۆر سترێنج بۆ منە بابەتی مەڵتیڤێرس و ئەوانە بێتەوە ناوی، بۆ منە کارکتەرە سەرنجیەکە یەکێک بێت لە خراپەکارەکان دکتۆر سترێنجێکی خراپ بێت. جا ئەمەیان تا ئێستا بەتەواوی دڵنیا نەکراوەتەوە کە ئایا خراپە یا خراپ نییە، ئەسڵەن بڵاو نەکراوەتەوە کە فیلمەکە کەی لە سینەماکان پەخش دەکرێت. تەنیا ئەوە دەزانین کە فیلمەکە ئێستا لەلایەن مارڤڵەوە دەست بە بەرهەمێنانی کراوە و بە ئەگەرێکی زۆری شەوە ئەگەر هیچ نێتە پێش وەکو بابەتەکەی کانگ شتێک تایبەت بەسەر بێنێدیکت کامبەرباچ نێت، ئەوە بەدڵنیاییەوە ئەو ئەکتەرە دەگەڕێتەوە بۆ ڕۆڵجێڕانی دکتۆر سترێنج. هەر لەبارەی بێنێدیکت کامبەرباچ و لە هەمان کاتدا مارتن فریمان کە دوو ئەکتەری زۆر ناسراون پێشتر لە زنجیرەی شەرلۆک بەشداریان کردووە، ڕاگەیەندا کە دووبارە بۆ ڕۆڵی شەرلۆک و هەروەها لە بەرامبەریشدا دکتۆر واتسن دەگەڕێنەوە. جاکە بینیمان لە زنجیرەکانی شەرلۆک هۆمز بێنێدیکت کامبەرباچ ڕۆڵی شەرلۆکی دەجێڕا و مارتن فریمانیش ڕۆڵی دکتۆر واتسنی دەجێڕا کە یاریدەدەری شەرلۆک بوو. ڕاگەیەندرا کە بە فەرمی ئەوان دەگەڕێنەوە، بەڵام بۆ چ بەرهەمێک ئایا فیلمە ئایا بە شێوازی زنجیرەیە درێژە بە وەرزەکانی پێشتر دەدەن، تا ئێستا ئەمەیان هیچ ڕانەگەیەندراوە، تەنیا دەزانیت کە ئەو دوو ئەکتەرە بۆ ئەو ڕۆڵە دەگەڕێنەوە. دوای بڵاوبوونەوەی بەشی دووەمی فیلمی جۆکەر ڕخنەیەکی زۆری ئاراستەکرا، هەم لەلایەن خەڵکی هەم لەلایەن ڕخنەگرانەوە بە فیلمێکی زۆر خراپ وەسف کراوە. تەنانەت وای لێ هاتووە کە لە ڕووی داهاتەوە لە بۆکس ئۆفیس هەرچەندە یەکەمیشە، بەڵام ئەوە نەبێت کە منافەسەکانی زۆر بەخۆت بن لەبەر ئەو بوێت بە یەکەم، نەخێ لەبەر ئەوەیە کە منافەسەکانی شتێکی وانین و چەندان هەفتەیە لە بۆکس ئۆفیس بن لە سەرەتاکان، هەر بۆیە ئەو هاتوتە یەکەم. ئەگەرنا لە ڕووی داهاتەوە داهاتێکی زۆر کەمی کۆ کردوتەوە. ئەوەی من وای بۆ بچم پێم وابێ باس کراوە کە لە هەفتەی یەکەم تەنانەت لە مۆربیەسیش کەمتری کۆ کردوتەوە، لە کاتێکدا مۆربیەس و مادەمێ بۆ ئەوانە یەکێک لە خراپترین فیلمەکانی بابەتی کۆمیک و بڵێن سوپەر هیرۆ ئەوانە دەڵێن کە لەوانش کەمتری کۆ کردوتەوە. ڕخنەگران بینەری ئاسایی ئەوانە هیچ بەدڵیان نییە. هۆکاری زۆر سەرەکیشی پێم وابێ تێکەڵکردنی ئەو گۆرانی و مۆسیقا و ئەو بابەتانە بوو کە جۆری فیلمەکەیان لە بابەتێکی تا ئاستێکی زۆر درامایی ئێستا کردووە بە مۆسیقای و مۆسیقا و درامای تێکەڵ کردووە. دەرهێنەر ویستویەتی لە ڕێ ئەوە شتێکی جیاواز بکە، بەڵام بەداخەوە سەرکەوتو نەبووە.
پێم وا بێویستێتی چالنجێک بە خۆی بدات بەڵام بەداخەوە بۆ هۆکاری ئەوەی کە تەنانەت بەش یەکەمیش تا ئاستێک بڵێن لاواز دەربکەوێت ئەگەرچی پەیوەندیان بەیەکەوە نییە ڕاستە چیرۆکەکان پەیوەندی بەیەکەوەیە و درێژە پەیدەری یەکە بەڵام دەتوانین جۆکەر یەکەم وەکو فیلمێکی جیاواز سیر بکەین هەرچۆنێک بێ لاوازی ئەمە وا دەکا خودی جۆکەر بەگشتی بەتابەتی ئەوەی کە واکین فینیکس ڕۆڵەکەی دەجێڕێ لەلا ئێمە لاواستە دەربکەوێت هەر بۆ شایستا خەکانش زۆر دەڵێن کە ئەمە ڕوونی کردەوە کە دوای هێفلیجەر هیچ جۆکەرێکی باش بڵێن پەیدانە بە یاخود بڵێن هیچ جۆکەرێک پەیدانە بۆ کە بتوانین منافسی ئەو بکات طبعا فیلمەکە وەکو پێشنیاری ناکەم سیر بکەن چکە بەڕاستی وا دەکات تەنانەت بەشی یەکەمیشتان تا ئاستێک لەبەردڵ بکەوێت بەڵام ئێستا ئەگەر حەز دەکەن و مەراقم بچن سەیری بکەن ئێستا لە سینەماکان لە پەخشکردندایە زنجیرەیەکی تری مارڤل ڕاگەیەندراوە نوێ کرایەوە ئەویش هۆکای بەشی دووەمی وەرزی دووەمی ڕاگەیەندرا کە باسی لە کارکتەری هۆکای و تیر هاوێژەکە دەکرد لە هەمان کاتدا هێلی ستەینفیلد کە ڕۆڵی بڵێن قوتابی هۆکای دەجێڕا دەگەڕێتەوە بۆ وەرزی دووەم نازانێت کە کارکتەری جێرمی رێنەر دەگەڕێتەوە بۆ ڕۆڵی هۆکای یاخودنا بەڵام هێلی ستەینفیلد ڕاگەیەندراوە کە بەڵێ دەگەڕێتەوە و ئێستا زنجیرەکە لە قۆناغی سەرەتای بەرهەمهێناندایە کریستۆفەر نۆلان کە یەکێکە لە باشترین دەرهێنەرەکان و بەلای خەڵکانی زۆریشەوە باشترین دەرهێنەرەکە تا ئێستا مێژووی سینەما بەخۆیەوە بینی بێت فیلمێکی نوێی ڕاگەیاند و ڕاگەیەندا کە هەفتەی مانجی هەفتی 2026 فیلمەکە پەخش دەکرێت و بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوەی کە لەبارەی فیلمەکەەوە دەیزانین تا ئێستا تەنیا بڵێن بۆچوونێکە یاخود تەنیا باس لەوە دەکرێت کە مادی من ئێستا لە گفتوگۆدایە تاکو و ڕۆلی سەرەکی بجێڕێت لەو فیلمەی کریستۆفەر نۆلان نازانین کە فیلمەکە باسیی دەکات یاخود هەر شێوازێک بەڵام بەپێی ئەوەی کە پێشتر کریستۆفەر نۆلانمان بینیوە زۆر بە فیلمەکانی تا ئاستێک نهێنی ئامێزن بۆ زیاتر بۆچونمان وایە کە ئەمەش یان نهێنی ئامێز بێ یاخود جەنجی بێ وەکو بڵێن دەنکرک و بەم دواییانە ئۆپنهایمەر و ئەوانە بەڵام بەتەواوی دڵنیانی ئەوەی دەزانیت کە مادی من ئێستا لە گفتوگۆدایە تاکو و ڕۆلی سەرچی لە فیلمەکەدا بجێڕێت و هەفتەی مانگی هەفتی ساڵ 2026 بڵاو دەکرێتەوە ئەوانەی کە زیاتر لە 3 جار چوون بۆ کتێبخانەکان و بڵێن کتێبێک خوێن بێتەوە تا ئاستێک لەگەڵ کتێب شارەزا بن بەتایبەتی لە کوردستان دەزانن کە گابریێل گارسیا مارکێز چییە طبعا ئەویان یەکێکە لە نووسەر هەر بەناوبانگەکان بەتایبەتیش کە لە کوردستان خوێنەرێکی زۆری هەیە طبعا کتێبەکانی بەعام لە جیهان بەناوبانگ بەڵام لە کوردستان دەتوان بڵێم یەکجار خوێنەری زۆرە و یەکێکە لەوانێک کە دەتوان بڵێم ئەگەر تۆپ 3 نەبێت تۆپ 5ەکانە لەوانێک کە زۆرترین خوێنەریان هەیە جا گابریێل گارسیا مارکێز کتێبێکی هەیە بە ناوی 100 ساڵ تەنیایی یاخود 100 years of solitude ئەم کتێبیان بەم دوایانە ڕاگەیەندا کە کراوەتە فیلمێکی سینەمایی و پێم وابێت لە نێتفلیکس پەخش دەکرێت پۆستەر و بڵێن تریلەرێکیشی بڵاو کراوەتەوە ئەمە هەواڵێکی خۆشە کە دەبینین چیرۆکێکی ئاوە بەهێز کە لە کتێبێکی زۆر بەناوبانجی جیهانی کە کتێبێکە لە پرفرۆشەکانی مێژووە لەو کتێبە وەرگیراوە و بڵاویش دەکرێتەوە پێشتر زنجیرەی لانتەرنس لەلایەن HBO ڕاگەیەنرا بووە هەندێک لە کاستەکەی بڵاو کرابوونەوە ئێستا کەسێکتر بۆ کاستەکەی زیاد کرا کە بریتە لە ئارۆن پێری کە ڕۆلی جۆن ستیوارت دەجێڕێت جا ئەم فیلمە پێدەچێت گەشانەوەیەک و دووبارە بنیاندانەوەیەکی بڵێن کارکتەرەکانی لانتەرنز بێت کە لە مێژە فیلمشتیان لەبارەوە بەرهەم نەهێنراوە زۆر سەرچی بەتایبەت لە جیهانی دیسی پێدەچێت ئەمەیان تا ئاستێک بەپێی کاشتشتەکەی بێت پێدەچێت بژانەوەیەکی جوانی جیهانەکە بێت هیوادارم دیسی وەک پێشتری باسم کرد و هیوادارم بەهێزەوە بێتەوە ناو نافەسەکە لەگەڵ مارڤڵ بۆ ئاشقانی گۆرانی بەتایبەت گۆرانی کلاسیکەکان پێم وابێ ئەم فیلمیان بەدڵ دەبێت کە ئێستا تریلەری بڵاوکرایەوە کە فیلمەکە لە ڕۆژرانی تەمەثی شەڵەمێتە و ڕۆلی گۆرانی بێژ بۆ دیلان دەجێڕێت گۆرانی بێژ بۆ دیلان گۆرانیەکانی زۆر بەناوبانگ بەتایبەتی لە بابەتی کلاسیک و ئەوانەی کە گوێ لە گۆرانی ئینگلیزی دەگرن پێم وابێ شارەزای ئەو ناوەنگە لانی کەم ناوەکەیان بیستووە جا تیمۆتی شاڵەمێ ڕۆڵەکەی دەجێڕێت ئەوەی کە هەستم پێکردووە لە تریلەرەکە زۆر پێدەچێت لە فیلمی ئێلڤس بچێت کە ئۆستن باترەل ڕۆڵەکەی جێڕا کە بە هەمان شێوە باسی لە گۆرانی بێژێک دەکرد کە ئێلڤس پێرسلی بوو ئەمەشان بە هەمان شێوە پێدەچێت هاوشێوە ئەوە بێت و واشی بۆ دەچم کە دووبارە تیمۆتی شاڵەمێ ڕۆڵێکی زۆر جوان پێشکەش بکات چۆن لە فیلمەکەی تر ئۆستن باترەل ڕۆڵێکی زۆر جوانی پێشکەش کرد پێم وایە لەمەش پێدەچێت زیاتر کیزەکە بخاتە سەر ئەکتەر و ڕۆڵجێڕانی تیمۆتی شاڵەمێ فیلمەکەش لە 25/12 لە سینەماکان پەخش دەکرێت ئەوانەی کە لە فیلمە کلاسیکەکان شارەزان یاخود لانی کە فیلم ئەو فیلمانێک کە لە بڵێن 2002 ئەوانە بە بڵێن چەند ساڵێکە بێ تێکەڵ بە فیلم و ئەوانن شارەزان کە فیلمێک هەیە بە ناوی پرنسس دایری یاخود یادەوەریەکانی شازادە
ئێستا بەشی سێمی ڕاگەیەنراوە ڕاگەیەنرا کە کاراکتەری ئان هاثوەی بۆ ڕۆڵەکە بگەڕێتەوە. جا فیلمەکە فیلمێکی کۆمیدی و دراماییە بۆ ئەوانەی حەز لەو بابەتان دەکەن و بڵێن جۆرێک دەیانێت بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 2002 ئەوانە کە فیلمەکانی ئەو کات بە تایبەتی بۆ ئەو کات تامێکی جیاوازیان هەبوو پێم وایە بێ ئەم فیلمەشیان تا ئەستێک بەدڵی ئەوان دەبێت و حەزی پێ دەکەن. تەواان تا ئێستا کاست و بنەشتەکانی تر هیچ ڕانەگەینراوە، تەنیا ئەوە ڕاگەیەنراوە کە ئان هاثوەی دەگەڕێتەوە و فیلمەکەش بەشی سێمی لە بەرهەمهێناندایە. فیلمەکانی ئەبوو حەفازەتان لەبیرە پێم وایە بێ ئێمە بە تایبەتی جیلی ئێمە کە ئێستا لەوانەیەگەی بنە 25 ساڵ و 30 ئەگەر تێپەڕیشتان نەکرد بێت پێمە بێ زۆربەتان شارەزای ئەو فیلمانە و ئەو کاراکتەرن کە لە کۆندا ئەو کاتێ منداڵ بوونیان هەبوو و زۆر سەیرمان دەکرد. لە ئینگلیزی پێیان دەگوترا ڕووگراس. جا ئێستا ڕاگەیەنراوە کە ڕووگراس فیلمێکی لایڤ ئاکشنی بۆ بەرهەم دەهێنرێت و منداڵەکانیش لە ڕێی CGI-ەوە دروست دەکرێن، لە ڕێی بڵێن کۆمپیوتەریەوە دروست دەکرێن، بەڵام فیلمەکە خۆی لایڤ ئاکشنە واتە بڵێن جیهان شتەکە ڕاستەقینێ و کاراکتەرەکانی یان لانیکەم کاراکتەرە گەورەکانی ڕاستەقینن و منداڵەکان لە ڕێی CGI-ەوە دروست دەکرێن. جا نازانین کە شێواز شتەکەی چۆنە، بەڵام دەزانین کە بڵێن دەرهێنەرەکەی هەمان دەرهێنەرە کە پێشتر دەرهێنانی بۆ فیلمی پیچ پرفکت کردووە کە ئەوش بیتێ لە جیسن مۆر وە لە پاراماونت فیلمەکە بڵێن بڵاو دەکرێتەوە یاخود سەر بە کۆمپانیە پاراماونتە لەوانێت لە سینەماکان پەخشی بکات، بەڵام دەزانین کە ئەم بڵێن فیلمە کلاسیکی یاخود ئەم بابەتە کە بە تایبەتی لە منداڵی زۆر حەزمان پێکردووە ئێستا دەکرێت بە فیلمێکی ڕاستەقینە. هیوادارم ئەگەر هەمان چێژی نەبێت کە بە دڵنیاییەوە هەمان چێژی منداڵی نەدات، بەڵام لانی کەم شتێک بێت کە بڵێن شتێکی شایان بە سیرکردن بێت. دوای بابەتیشمان لە بابەتی پێشنیارەکان هیچ شتێکی وە بڵێن زۆر نوێ نیە جگە لە هەندێک بڵێن ئەڵقەی پەنگوین کە دووبارە پێشنیار دەکەم کە سەیری بکەن، بەڵام بۆوانێک کە ئاگادار نین زنجیرەی The Rings of Power کە سەر بە جیهانی لۆرد ئۆف دە ڕینگسە ئێستا هەموو ئەڵقەکانی پەخشکراوە لە وەرزی دووەم، ئێستا هەر هەشت ئەڵقەکەی بەردەستە لە ئەمازۆن پرایم و لە وێبسایتە کوردیەکانیش بەژنووسی کوردی بەردەستە، هەموو وێبسایتەکان پێم وایە بڵاویان کردوتەوە و لە هەمان کاتدا لە یوتیوبی خۆشم بۆ هەر ئەڵقەیەکشی کردنەوەم بۆی کردووە دوای ئەوەی هەر ئەڵقەیەکتان بینین دەتوانن بچن لەوێ سەیری بکەن. جا پێشنیار دەکەم ئەوانەی کە نەتان بینی و ئێستا بچن لە وێبسایتەکان هەمووی بەیەکەوە سەیر بکەن و هەموو ئەڵقەکان سەیر بکەن و ئەگەر لە هەر بابەتێکی تێناگەن یاخود ڕوونکردنەوەی زیاترتان دەوێت بابەتەکان کە پێوەستن بە کتێبەکە ئەو بابەتانێک کە بۆن ناوازەحەن یاخود شێوازی کاراکتەرەکان و جۆری کاراکتەرەکان و بەگشتی ناسانی جیهانەکە دەتوان بچن سەیر بکەن لە یوتیوبەکەم یەکە بە یەکەی ئەڵقەکان ڤیدیۆم بۆی داناوە. بەڵێ بەڕێزان ئەمانەش ئەو هەواڵانە بوون کە لەم هەفتەیە ڕابردوو بڵاوکردنەوە. من وسام ئەحمەدم، سوپاس.